کاریگەری و گەرنجی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و تورکیا لەگەڵ بەڕێز مستەفا شەفیق شۆفەکاری سیاسی گفتوگۆکەین کە لە ستودیۆمیانمانە. بەڕێز مستەفا شەفیق بەخێر بێن. بە هەر لەم گرنگی میدیاکانی تورکیا و دەست پێ بکەین میدیاکانی تورکیا بۆ نە بە گرنگی و باسییان لەم کۆبنەوەی سەرۆک وەزیران و ئەردوغان کردووە. سلااو ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی کوردستان 24. بەڕای من ئەو سەردانە بە شێوێکی گشتی سەردانێکی گرنگ بوو. ئەو لووتکەیەکی گرنگ بوو. وەکو دەبینین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست شەڕێک هەیە. ئەو شەڕەش تقریبەن لە نێوان دوو بۆچوون لە نێوان دوو دیدگا لە دێوان دوو ڕوانگەی جیاوازدا دەبینین. لایەنێک کە زۆر ئیسرارە لەسەر شەڕ، لەسەر تند و تیژی، لەسەر ئاژاوە، لەسەر تەنگژە، زیادکردنی تەنگژە. لایەنێکیش هەیە کە ئیسرارە سوورە لەسەر ئەوەی کە ئاشتی ئارامی بە دیالۆگ بە گفتوگۆ بە دانوستان چارەسەری کێشەکان بکرێت کە هەرێمی کوردستان هەتا ئێستا پەیامی دووەمێ، یعنی لەوانەیە کە سوورە لەسەر چارەسەرکردنی کێشەکان، کەمکردنەوەی تەنگژە و ئاڵۆزیەکان. تورکیا لە نێوان ئەو چەند ساڵی ڕابردوودا بە تایبەتی دوای شەڕی ئۆکراینیا و ئەم دوایە شەڕی غەزا لە پێگەیەکی زۆر گرنگدایە. هەم ڕوبەڕووی تەنگژە و ئاڵنگاری گەورەیە، هەم دەرفەت و ئیمکاناتی زۆریشی هەیە. لەبەرەوە تورکیا پێویستی بە دیزاینکردنەوەی پەیوەندیەکانی هەیە لەگە دەوروبەر بە شێوەیەکی گشتی. بە تایبەتی هەرێمی کوردستان کە تورکیا ئێستا دوو سێ مژاری زۆر گرنگی لە پێشە. مژاری ئاسایشە، مژاری ئەنەرژی و وزەیە، مژاری دابینکردنی ئاسایشێکی هەرێمیە. لەو ناحیەوە تورکیا زۆر پێویستی پێەیە کە هەرێمی کوردستان لە گشت ئەم بوارەدا هاوپەیمانێکی یان بڵێم جیرانێکی دراوسەیەکی زۆر گرنگە بۆ تورکیا کە بتوانێت لە هەموو ئەم مژارانەدا هاوکاری و پەیوەندیکی باش لە نێوان هەرێمی کوردستان و تورکیادا دەتوانێت ئەو مژارانە بەرەو ئاراستەیەکی باش بات و پێچەوانەش ئەگەر لەگە هەرێمی کوردستان و عێراق بەگشتی پەیوەندیەکان باش نەبن، ڕەنگە بۆ تورکیا لە هەموو ئەم بوارەنەدا خرابیتن. هەرێمی کوردستان لە عێراقیش وێداتر ئەگەر سەیری بکەین، چونکە دەواازەیە بۆ تورکیا بۆ عێراق و بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش. لەبەر ئەوە بەڕای من هەم وەکو کەنداو کە لەم لووتکەشدا بینیمان بەشداری جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جەنابی مەسرور بارزانی بەشداریکی بە قووەت بوو، بەشداریکی بەهێز بوو، چاڵاکانە بوو، دیدارەکان گرنگ بوون. منیش بینیم هەم لە میدیای تورکی و هەم لە میدیای جیهانیشدا ڕنگدانەوەیکی چاکی هەبوو. لە دوای میری دوبەی تقریبا لە پێشەوەی ئەو کەسانە بوو کە لەم لووتکەیەدا دیدار و پەیوەندی گشتێ. بەڕای من ئەم دیدارانە، ئەم لووتکانە، بەشداریکردن لەم لووتکانە بۆ کوردستان زۆر گرنگە و هەم لە چوارچێوەشدا من دەڵێم کە تورکیاش و میدیای تورکیش گرنگی بە و دانوستانە دەبێت. پێتان وایە دەتوانین بڵین پرسەکەر ئەوەندە نییە کە هەرێمی کوردستان لە بەرەوەی هەرێمێکە دەورە دراوە بە کۆمەڵە دەوڵات پێویستی بەوەیە پەیوەندیشی باشی لەگەڵ دەوڵەتان هەبێت، بەڵام لە بەرامبەر ئەوەشە دەوڵەتانی دنیا، زلێزەکانی دنیا خواستی هەمان پەیوەندیان لەگەڵ هەرێمی کوردستان هەیە. بۆ پێی هەرێمی کوردستان سەرچاوەی وزەیە، سەرچاوی سەقامگیریە لە ناوچەکەدا. تەنها ئەوە نییە کە هەرێمی کوردستان بێوێ پەیوەندی هەبێت. خۆی ئەمە لێرەدا بەڕاستی لە ناکۆکیێکی گەورەدا دەژین. یعنی ئێمە لە ئاستی فەرمیدا هەرێمێکین لە چوارچێوەی عێراقدا، بەڵام لە ئاستی کاریگەری لە هاوکێشە سیاسیەکان، لە ئاستی ڕۆلی لە ئاسایشی هەرێمی، ڕۆلی لە گواستنەوە و ترانزیت لە بواری ئەنەرژی و لە بواری بازرگانی و ئەوانەدا، لە وەکو پێگە کە جەنابی سەرۆکی حکوومەت لە پەیامەکەشدا زۆر ڕوونی ئاشکرا کرد کە لێرەدا وێداتر لە پرسە ڕۆژانەیەکان قەزیەیەک لێرەدا هەیە کە قەزیەی نەتەوەی کووردە. لێرەدا گرانی و سەنگی ئەو قەزیەیە بەڕاستی ئەوانە هەمووی وا دەکات کە هەرێمی کوردستان زیاتر لە حەجمی هەرێمێکی فیدرالی لە چوارچێوەی وڵاتێکی وەکو عێراقدا تەئسیری لەسەرەوە هەبێت. بە تایبەتی لەو 30 ساڵی ڕابردوودا لێ ماشارەوە نییە. لە شەڕی کەنداوی دووەمدا، لە شەڕی کوێتدا، لە دوای شەڕی کوێت لە 2003 لە لادانی ڕژێمی بەعەسدا، لە شەڕی داعشدا، لە هەموو ئەوانەدا کوردستان ڕۆلی لە عێراق زیاتر بووە، لە پێشتر بووە. یعنی مامەڵەکردن لەگەڵ هەرێمی کوردستان گەورەترە لەوەی کە ئیقلیمێک هەرێمەکە. من 100% ئەوە یعنی لەو 30 ساڵی ڕابردوو ئیسباتە هەموو بویارەکان، هەموو ڕووداوەکان نیشانەی ئەوەنە کە هەرێمی کوردستان زیاتر لە حەجمی هەرێمێکی فدرالی ڕۆلی هەیە، کاریگەری هەیە و بە تایبەتیش کە مەسەلە دێتە سەرباس لە قەزیەی نەتەوەی کورد
ئەوە قەزیەیەکە هەموو ڕۆژهڵاتی ناوەڕاست و تاسیری لەسەر جیهانیش هەیە بە ئاراستەی ئەرێنی و نەرێنیدا. بەڵێ ئەم کۆبنەوەی سەرۆک وەزیران لەگەڵ ڕەجەب تەیب ئەردوغان دەتوانین تا چەند بڵین پەیوەستە بە کۆبنەوەی وەزیری بەرگری لەگەڵ سەرۆک وەزیران کە سەردانی هەولێری کرد. بەڵێ وەکو ئاگادارن ینی لە ماوەی چەند مانگی ڕابردوودا سەردانی شاندەکانی جۆرە و جۆری تورکیا لە وەزیری دەرەوە وەزیری بڵێم بەرگری و ڕەوشکاری دەستگای میت بەردەوام بووم بۆ ئێرە. زۆر لە میدیای تورکیشدا و لە ڕاگەیاندنەکانی تورکیادا و مژارە زۆر مناقەشە ینی تاوتوێ دەکرێت تاوتوێ چەند باسێکی دەگرێتەوە کە بۆ تورکیا زۆر گرنگن. یەک لەوانە ئەوەیە مەسلەی ئاسایشە مەسلەی ئەنەرژیە کە خۆتان ئاگادارن مەسلەی گواستنەوەی ناوتی هەرێمی کوردستانەوە چەندێکە ڕاگیرایە. باس لەوە دەکرا کە پێویستە هەرێمی کوردستان دەتوانێت ئەو بۆشاییەی لە غازی سروشتی لە جیهاندا دروست بووە دوای شەڕی ئوکراینە دەتوانێت ڕۆڵێکی بووە بنێ عەلە لەقەل ئەو بۆشایی هەتا حەدێک پڕ بکاتەوە بەڵام ئەو تەنگژەیە لە نێوان هەولێر و بەغدا دروست بوو لە بوارەدا هەروەها دوای بڕیارەکەی دادگای پاریس ئەوانە کە تاسیرێکی نێگەتیفی بۆ ئەو بابەتانە هەبوو. هەرێمی کوردستان لەو لایەنەدا دەتوانێت سەر لە نوێ هەندێک پەیوەندیەکان هەندێک لە دانوستاندەکان ڕێک بخاتەوە ئەوە بۆ تورکیا زۆر گرنگە بەڕای من بە تایبەتیش ئێستا تورکیا لە قۆناغێکی هەستیاردا تێدەپەڕێت دوای هەڵبژاردنەکانی ساڵی ڕابردووی تورکیا سەرکەوتنی ئاک پارتی و ئەردۆغان و گارانتیکردنی دەسەڵات بۆ تقریبا 5 ساڵی داهاتوو هەتا 2008 ئێستا هەڵبژاردنێکی تری لە پێشە لە 31 ئاداری دابێ ئەو هەڵبژاردنە یەکێکی ترە لەوەی کە لە ئاستین هەرێمیدا یعنی هەرێمەکان ناوخۆی تورکیادا شارەوانیەکان ئەگەر ئەردۆغان و ئاکاپە سەر بکەوێ ڕەنگە ئەردۆغان ئیتر پێویستی بەوە بێتن لەگەڵ دەوروبەردا لە ئاستی هەرێمیدا پەیوەندیەکان جارێکی تر ڕێک بخاتەوە ئەگەر ئاگاداریشین لەگەر ئەوروپا و ناتۆ لە مەسلەی بە ئەندامەتی سوێت ئەرێنی بوو هەروەها مەسلەی وەرگرتنی F-16 فڕۆکەکانی F-16 لەگەر ئەمریکا ڕێک کەوت یعنی دەتوانین بڵێن حتا حدێک ڕووی جارێکی تر لە ڕۆژ ئاوایە لەگەر ئەوە هەرێمی کوردستانیش کە لە ڕۆژ ئاوا نزیکە لە حتا حدێک لە پرەنسیپ و لە بەها ڕۆژ ئاواییەکان نزیکە ڕەنگە تورکیا ئاساییکردنە و بە پێشخستنی پەیوەندی لەگە هەرێمی کوردستان لە هەموو ئەولانەوەنەوە ئەرێنی بی بۆ تورکیا و کاریگەری ئەرێنی دەبێت هەم بۆ تورکیا و هەم بۆ پارتی دەسەڵاتدار ئاک پارت. بەڕێز مستەفا شەفیق شڕۆڤەکاری سیاسی لە ستۆدیۆ ئامادە بوویت سپاس بۆ شڕۆڤەکانتان بەخێرات. من سپاستان دەکەم.